سەبارەت بە موچەی پەرلەمانتاری قسەیەکی زۆر هەیە لەسەر موچە چی دەکەن چونکە خەڵکەیە مەسەلەن بۆ خۆی سوخۆرە بەڵام وزارە بەسەرێوە دەکات 22 میلیاری خەڵکی خواردووە لەگەڵ دەسەڵات لە پرۆژەکانە شەریکە ئێوە موچەی کەوەری دەگرن چی لێ دەکەن پێشتر چیتان لێ کردو دوایەوە چی لێ دەکەن وڵای کاک حەچیم ئەوەش ینی بابەتێکە زۆر گەورە کراوە لە قباری خۆ زۆر گەورەتر کراوە زۆریش بۆیە دەڵێم کاک ئێمە بابێن تیرمان وە ینی بەڕاستی قسەمان ئاراستەی دەسەڵات بکەین کوتەکمان ئاراستەی گەندەڵی و ستەمکاری بکەین هاتوون مەسەلەن هەمووی بە چی وەگرتووە بەو موچەی پەرلەمانتاری وەگرتووە ینی نەک بە ملیارەها دینار بە ملیارەها دۆلار لە وڵاتەی ینی گەندەڵی تێدا کراوە دزی کراوە کردو بۆ پێیان بوو ڕەخسەش دەکەی موچەی مانگانەی یەک ملیارە باشە ینی بە تقریبان بە 4 ساڵ ڕەنگە بکاتە ساڵێک ینی مانگێکی خاڵە سنووریەکان هەرچەندە موچەی پەرلەمانتاریش زۆرە بەڵام زۆرە وەکەوەی کە هەموو چاوەکان بەسەر بۆی کە بیزانن ئێمە لە کاتی خودە لە پرۆژەی یاسای چاکسازیدا ئێمە لەگەڵەوە بین کە موچەی پەرلەمانتار تاوکەم بکرێتەوە یەکێک لە مەرجەکانی ئێمە ئەوە بووە کە موچەی هێندێک لە فەرمانبەرەکان کە زۆر کەمە بەرز بکرێتەوە بەڵام ئیپ لە باڵەکان زۆر بهێنرێتە خوارێ کە نەیان کرد تەوان ئێمە بۆ معلوماتت کاک بۆ زانیاری هەموو لایەک باشە ئێمە موچەی کە وەرماگرتووە تا ئێستا پێش 11 چیتان لێ کردووە ئێمە چیمان لێ کردو کاک حەچیم باش ئێمە لەبەرەوەی کە گرێبەستێکمان لەگەڵ کۆمەڵی دادگەری هەبووە باشە ئێمە هێندێکمان ینی نیوە نزیک نیوە بەڕاستی ئێمە ڕادەسی دارایی کۆمەڵ کراوە ئەویش بۆ فەقیر و هەژار و ئەو خەڵکی کە بەڕاستی هاوکار بوون لە قۆناغ ڕابردووەکان بۆ کۆمەڵ و بۆ هەڵبژاردنەکان و ئەوانە ئەمە یەک بەشێکیشی ینی هەرێک بینی و بینی الله خۆی دەزانێت تەبان ینی بەگشتی بەڵام ئێمە ئەندامانی ئێمە بەڕاستی چاوێن لە خەڵکی فەقیر بووە لەو بەشەی خۆشی لەو نیوەیکە چاوی لە فەقی هەژار بووە نەخۆش بەکەوتا کۆمەڵێک پرۆژە مەسەن هێنراوە مەسەن کابرا ینی ئەمە کراوە تەبان ئەوەی ئێستاش دیسان خەڵک دەستی دیسان خەڵک دەستی بە پەلەپەل و هەل کرد موسەی لێ دەکەن و موسەکانیان و کاکە من بۆ هەموو لایەک بێڵێم ئێمە ئەم موسە وەرناگری و لەگەڵ کۆمەڵ بڕیارمان داوە باشە لەوانەیەشێ بڵێ ئەی ئەو بەچی دەژین سەرکردایەتی کۆمەڵ دەڵێ کاکە من شتێکی کەم دەمەکە چوو خەڵکی ئاسایی بژی باشە موچە وەرناگرن نەخێر ئەم موچە دێین هەموو دەکرێتە دەخرێتە پرۆژەی خێرخوازیەوە و بۆ هەموو لایش ئاگادار دەکەمەوە لە کاتی خۆیدا هەموو ڕاگەیاندنەکانیش بانگ دەکەین باشە هەندە نەبێژ بڵم بەس ناچار و بێڵم هەمیان بانگ دەکەین کە ئێمە ئەم موچانێک وەرماگرت فەرموزان داخۆت چی لێ دەکەین باش ینی ئەم زیاداتە چی دەکرێت خەڵکێندا دەیڵێنەوە لە کاتێکدا کە خەڵک بە ملیارەها دۆلار دەدزێت تەبان کورە ئۆپۆزیسیۆنە بەڵام شەریکی دەسەڵاتە لە دزی و لە گەندەڵی ینی بەمە دەڵێن ئەم موچەی چێ دەکەن 8 ملیۆن چێ دەکەن یعنی ئێمە کاکە خۆ وەڵای هەر هیچ نەبێ هیچ نەبێت تۆزێک لە خوا دەترسێن کارچی خۆم بڵێ وەڵای کاکە ئێمە زۆر ئاساییە داوام نەکەم و نەچمە پەرلەمان و موچەش وەربگرم و بە ئاسایی بزانم بەس کاکە موچە لە یەک حاڵەتی دەبام یەک لە ڕووی قانونی ڕوونی کەمەوە لە دوو حاڵەت موچە نابێ خاوەن موچەکەت قەتع دەبێ هیچ بافێر لە خەڵکی نەکرێ ئەتوو ئیقالە بکرێ دەست دەکار بکێشیەوە نەنا حکوومەت بۆ نمونە مۆزەفێکی فەسڵ دەکات ینی فەسڵ بابڕین کوردەوە لێرە فەسڵ بکرێ دەست پێ لە کار کێشانەوە بەڵێ دوو ینی خۆت دەست دەکات بچێشیەوە بەڵام بەبێت تەقاعودی ئەو کاتەی بۆ خۆت ڕەتیکەوە بچی بە لە ڕووی یاساییەوە بە نووسینێک ڕەتیکەوە کە من حکوومەت ئەم موچەکەی دەدەن بە من ئەمن پێویستم پێ نییە ئەو ڕەتم کردەوە لە شوێنی خۆ موچەکە دەبڕێ غەیری ئەم دوو ڕێگایە هیچ ڕێگایەکی کە یاسایی نییە هەزار ئەمن ئەتوو ینی وەکو کودادە ئیمامی ڕەبانی باسی بکا بڵێ من موچە وەرناگرم ڕاست نییە سەر حسابەکەی ئەم ساڵ ژوەری داخستن و شت دەڵێن شتیوان نییە ئەم ساڵ ژوەری نەگرێ ساڵێکش ژوەری نەگرێت 10 ساڵ کە ژوەری نەگرێت نەوەکان دێن داوای دەکەن لەسەر حسابەکە هەیە بەڵێ دەمێنەوەی باپیرمان بۆ ئەو موسانەمان دێ باش کاکە شتیوان نییە ینی بۆ خۆ دەکەن ساوی خەڵکی ینی چاواشەکاری دەکەن بەس ئێمە با کاتی خۆی بێ با موچە بدرێ باش با بۆ چکە بۆ دەنگدەرانی کۆمەڵ وتت لەو 8 ملیۆنە پەرلەمانتارانی کۆمەڵ 1 دینار وەرناگرن ئەوەی کە وەردەگیری هەمووی بۆ پرۆژەی خێرخوازیە لەو قسەی خۆت بەرپرسیاری ئەمە لە قسەی خۆم بەرپرسیارم و جێبەجێش دەکەن ئینشاءالله
بەڵێ